سەرەرای هەموو ئەو تێبینیانەی کە لەسەر سیاسەتەکانی بەغدا و بەرامبەر هەرێم هەمانە، بەڵام هەمیشە وەک هەرێم تاکیدمان لەسەر دیالۆگی نێوان هەولێر و بەغدا دەکەین بە چاودێری لایەنی سیەم. شەختکردنەوەمان لەسەر دیالۆگ و گفتوگۆ لە ڕوانگەی ئەوەیە کە دیالۆگ شێوازێکی شارستانی و سەردەمیانەیە بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان. بۆیە نابێ بەغدا داواکانی هەرێم بۆ دیالۆگ بەلاوازی و ڕەتکردنەوەکانی خۆشی بەهێزی پێگەی خۆی لێک بداتەوە. نابێ منطقی هێز زاڵ بێت بەسەر تێڕوانینەکانمان. حەقە بەغداش گۆی لە هێزی منطق بگرێت و گوێ لەو داخوازیە نێودەوڵەتەکانش بگرێت کە لە ئاستی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و هۆڵەندا و نەتەوەی گردوەکانەوە ئاڕستەی بەغدا دەکرێت. داوا دەکەین دستوری عێراق بەگشتی جێبەجێ بکرێت، نەک بە ئارەزووی کەسێک یان نانێکی سیاسی یان پێکهاتەیەکی دیارکرا و هەڵاوێری و مادەکانی بکرێت. پێمان وایە جگە لە دیالۆگ ڕێگەیەکی تر نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە پێچاوانەوە درێژە کێشانی دۆخی ئێستا عێراق و هەڵپەساردنی گفتوگوکان تا هەڵبژاردنی داهاتوو ڕەنگە وڵاتەکە بخاتە بەردەم قۆناغێکی مەترسیدار کە لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە. حەقە بەرپرسانی بەغدا ئەم مەترسیانە بە هەند وەربگرن و ڕێز لە هەڵوێستی هەرێم و بانگەوازەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بگرن بۆ ئەوەی گفتوگۆی دستوری لە نێوان هەولێر و بەغدا دەست پێ بکات.